ئیتر شەیطان بەردەوام دی ئەوە وەسواسانەت بۆ دروستەکە تۆش ئەبێ بەردەوام ئاگات لە خۆت بێ الشەیطان يعدكم الفقر ويأمركم بالفحشاء شەیطان دێ وعدی هەژاریت پێدا یعنی ئەترسێنێ ئەڵێ هەژارە بی کاتی ئەتەوێ خێرێ بکەی کاتی ئەتەوێ چاکەیە بکەی یەکسەر دێ ئاخر ناکرێ و ئەگەر تو ئەم پارە ئەبەخشیتەوە ئاخر دوای فەقیر ئەکەوی بەڵام لە خراپەیە سەیرەکەی هاندەرتە بۆ ئەوەی پارەکەت ببەخشی یان پارەکەت سرف بکەی کاتێک لە خێرا مەسەلەن بۆ نمونە تێ پارە بخەیتە ناو دەخیلەی مزگەوتەوە یا ئەتەوێ فەقیرێک و هەژارێکی خزمت یا بێگانەیەک یارمەتی بدەی هاوکاری بکەی دێ هەزار وەسوەسەت بۆ دروستەکە یعنی ئەو 1000 دینارە ئەو 5000 دینارە ئەو 10000 دینارە دێ ئەکا بە شاخێکی گەورە بەڵام کاتێک ئەچیتە بازار کاتێک ئەزانی 50000 100,000 هەروە بەشتی ئەم لاو ئەولای بێسوود و بێکەڵکەوە سەرفت کردو ئاگاتیش لە خۆت نەبووە سبحان الله ئەو 1000 دینارەت لێ گەورە ئاکاتەوە الشەیطان يعیدكم الفقر بەڵام خوای تەعالا بە پێچانەوە خوای تەعالا مژدەت پێ ئەدا کە لە کاری خێرا و لە شوێنی خێرا خێر بکەیت و چاکە بکەیت پاداشتەکەت زۆر زۆر گەورەیە و لای خوای تەعالا بۆت نووسراوە